وفعلا هو أزمونة ديكارتيا أقل لقال يا بروي يعني بشكلك أزموني لنا وخوتا هستي بيبكي دقيتها ويكا أو شتاني كهن جيجي أوان قمانيان ليبكين هن يعني أو أرغومنتاني كديكارت بو أما هيتي أرغومنتي زور بيزا وأمشتش تنانتر أولية كتو ديزانيت يعني دتواني هست بمبكي يعني كهيزي قمان كردن كاركي خوي كرد فعلا تو دكويت الدوخة وكهز دكي هيج أويك لدورو برتا هي نازاني راستا يا رازنين هناك أوي لدورو برتا هي نية نازاني أري أوا لدورو برتا هي يعني يا وهمة يعني بشكلكي وهمي هي يا بشيويكي راسقيمة أو كاتك تو قيشتي تاوي مشتانا نزاني بشيويكي يعني بوهميها يا براسقينة أو كاتنا تواني دز بوشتكان دري يعني وكو وايا تو دزاني سراب هي لبيابانا أم سرابة دزاني كدقيت اللاي ودزاني آو وكشي دقيت اللاي ناميني يعني اگر بيتو آوي كيش هبيت لوي او تو هر واحد دزاني سرابة يعني ناتواني اوي راستيا لوي كوهمية جاي كيتو ودي كار دالي اگر اما ما نتواني دبي بوستين يعني دبي اگر جاري كيش اما آوا خلطين وباشتر اما بزانين ك هميشه دخلتين اگر بيتو همو جاركيش نخلتين يعني دبي اويك اگريه ايما لسري راوستين بيخينا ناو كوانو تاواي اللي ديل لو درد شيء اگريبه ودبيت اشتكي ضروري يعني دبيت اوي كهر دبي وابيت ونابيت جوركي تربيت اگريه ويا دكريت موابيت واجبت بلام ناچاري ضروري اويا كأما هروايا ونابت جوركي تربيت اي حتما بوي ايما بناغي بنايك دانين واشتكي لسر دامزرينين دبي اوشتا لو شتا نبيك بضرورتهن يعني ناكرت ونبت بوچي چونك ايما جياني خوماني لسر دامزرينين واگر بناغي كمان بتو نبي او نبي او كاتيما او بنايه دوسي دكين فعلا وكو وايا لسلم دوسمان كردي چونك نازاني نم بنايه چي ليدت لبروا ما الوس تكرنكي جديد بيت بو اوي كتو او بناغيه دام زيني تاوكو او اوي كهيا لسري دروستي كريت طبعا دي كارتر بو رقايه دروات ام رقايه ديجينه بشك اوي شويه لا إما دا يعني إما وكوي كهين دوشتين أقر بقون جبلا أوين بشك مان لويا كدكري قماني لي بكري كعبارة لجسته معنو هرشتكي كجسته هيتي وربت بجسته وربت بجياني درو جياني استكي لقل شتك كربت نية بم جياني استكيو يعني وابستي جيانا استكيكني يعني اگر بيتو جيانا هستيك كستكيكش درجة قمانا و تو بيجي انت اوي كنية او هرهي يعني شي يعني بوني او بشيان هي بالناچاري هي بالضرورة هي ناكري نبت هل يروا او دقاتا اويك ناكريت نبت يعني بضرورة هي كجيشتي بوا لما ودتواني اويك اگريا زبطيك يعني واي اللي بكي ببيت اشتكى ندخلتي يعني اما شيء مو مقياسه فرضا تو بوي دوريا كان ندخلت يعني شي دوز زكي بيورك دوز زكي واشتكاني بيبي وببي او بيورا تو دكري لدوري كي زوروا او شتب بيوي بقدر او بيك هيا او قاتل لي رش كتوب وجود دوك بيورك بون دوك بيورك نقبو معنا
گۆرگاسیەی کە دەڵێ مرۆڤ پێوەری هەموو شتەکانە لێرە پێوەەر مەبەستیەوەیە ئەوەی کە ئەو پێی خۆش بوو ئەمە ئەم پێوەرە لە ناو جەستایە ینی لە ڕەبتی نییە بەوەوە کە فعلەن پێوەرە ڕاستەقینەکەیە و ئەمە تەسەورێک بۆ دروست دەکات ینی ئەوەی کە من وا دەزانم وایە ئەوە وایە ئیتر ئەو شتەکە گرنگ نییە وا بێت یاوانە بێت بەس ئەم پێوەرەیان کە دەڵێن پێوەرێک جیاوازە لەم پێوەرە چونکە ئەم پێوەرە گۆڕاوە بەس ئەویتر پێوەرێکە دەتوانێن شتەکان وەک ئەوەی کە هەن ڕایانگرێت بەس ئەمیتر بەپی پێوەرەکان ینی یەک پێوەرە ئەو پێوەری زۆرە ینی کە مرۆڤەکان بوون بە پێوەر هەر یەکەیان بە پێ ئەوەی کە دەیبینێ ئاوا شتەکانی لێکدایەوە ئەو کاتە شتەکان وندە ینی ئەوەی کە هەیە وەک ئەوەی کە هەیە ئیتر ئێمە نایبینین هەر کەسە بە ڕبەی خۆی دەپێوێت هەر کەسیا بە پێ ئەوەی کە دەیبینێ دەیپێوێت بەڵام ئەگەر ئەمەی کە وتراوە مرۆڤ پێوەرە ڕەبتی کەینەوە بە مرۆڤ ئەگەر ئەوە بێت کە جێگیرە ئەوە بێت کە جێگیرەکەیەوە ئەوە بێت کە گومان هەڵناگرێ ئەمە پێوەرەکە بێ ئەمە تەواو پێچەوانەی ئەو تەسەورەیترە چونکە فعلەن ئەم پێوەرە وا دەکا کە شتەکان وەک ئەوەی کە هەن ببینێ زانستیە زانست دەبێ زمانی ئەوەمان پێ بدا ئەو شتەی وەسفی دەکا وەک ئەوە بێ کە ئەو وەسفی دەکات ینی لە ناو زانستان نابێ بۆ چوون تەسەور ئەمانە ڕێگەیان بێتەوە نابێ ینی بڵێ من ڕام وایە کە ئەو شتە وایە چونکە وتت ڕام وایە یەکێکی تر هەیە ڕای جۆرێکی ترە یەکێکی تر هەیە ڕای جۆرێکی ترە ئەم ڕایانە هیچ کامیان ینی لە ناو ئەوەی کە هەیە وەک ئەوەی کە هەیە لە ناو ئەم ڕایانە هەمووی ون دەبێت ئەگەر بێت و ڕایەکیشیان ڕاز بێەوە هەر ڕایە وەکو وایە کەسێکە لە خۆیەوە شتێک بڵێ ڕاز دەچێت ینی ئەوە بەڕێکەوت ڕاز دەدەچێت بەڕێککەوت ئەوەمان نیشان دەدا کە هەیە وا ڕێک دەکەوێت و ئەم وا ڕێک دەکەوێت و بەڕێککەوتە لە ناو حکمی زانستیانیە لە ناو حکمی زانستیە ینی زانست بەوە زانستە کە دەتوانێت وەسفی ئەوەی کە هەیە وەسمان بۆ بکا وەک ئەوەی کە هەیە و خاسێتەکانی وەسف بکا وەک ئەوەی کە هەیە جا ئەمە دەبێت جا بکرێتەوە هەندێک شت دەیەت زۆر تێکەڵکراوە دەبێت بەڕاستی هەمووی جا بکرێتەوە ینی فرە ڕایی بەو معنایی کە هەیە کە هەر کەسە هەرچی باوەڕی وابوو کە ئەو شتە چۆنە ئەو شتە ئاوایە ئەمە لە ڕاستیە ژیانکردنە لە ناو وەهمێکە ینی ئەوانەی کە ئاوا بیر دەکەنەوە هەرگیز گرنگ نییە لە لایەن ئەو شتانەی کە هەن وەک ئەوەی کە هەن چۆنن چین ئەو کەسەی کە هەیە وەک ئەوەی کە هەیە چییە نەک وەک ئەوەی کە دەردەکەوێت بۆ من و دەردەکەوێت بۆ هەر کەسێک جۆرێک دەردەکەوێت چکە ئەو دەرکەوتانی کە هەیەی بۆ هەر کەسە بە جۆرێک دەردەکەوێت لای ئەو کەسە ئەو شتەیە کە لە ڕێگەی ئەو دەرکەوتەوە دەیبینێت وە بۆ ئەمەش دەبێت فعلەن ئەوەی جێگیرە دەرکی پێ بکرێ هەم لەوەی کە تۆ دەیزانیت هەم لە خۆشتا لەو کاسەی کە تۆ شتەکەی پێ دەرک پێ دەکەیت ئەو جارگەیشتینە ئەوەی پۆلێندەر وتی من هەم بۆیە گومان دەکەم یعنی ئەگەر بێت و من نەبم ئەوە ناشتوانم گومان بکەم ئەم بوونەی کە پۆلێندەر تەسەوری دەکا و هەر کەسێکی تر دەکرێت تەسەوری بکە هەبوونە ینی بوونە ئەلێرە ینی بوونە بە مانا فیزیکەکەی ینی ئەگەر من ئەم گۆشت و ئێسقان و فلان و فیسارە نەبم کە لێرە هەم ناکرێ گومان بکەم ینی ناتوانم گومان بکەم بەس دیکات بە پێچەوانەوە دەڵێ ئەو کاتێک کە من گومان دەکەم لەبەر ئەوەی کە گومان دەکەم هەم لەبەر ئەوەی گومانم ناتوانم گومان لەوە بکەم کە گومان دەکا یعنی ئەوەی کە لە ناو منە گومان دەکا ئەو هێزە ناکرێت گومان لە خۆی بکە
بۆیە ناکرێت کە نەیتوانی گومان لە خۆی بکە یانی چی ینی ئەو شتە ناکەوێتە ناو ئەوەی کە ئەگەریە ینی ناکرێتتر بڵێن ئەو شتە ئەگەری هەیە من گومان بکەم لەوانەیە من گومان بکەن و گومان نەکەم ناتوانانی ئەمە بڵێت وەکو چۆن بڵێ لەوانەیە ئەو شتە من لێرە بم یا لێرە نەبم ئەوەی کەوتمان خەوەکە وای لێ دەکا کە ئێمە گومان لەوە بکەین ئایا لێرن یا لێرەنی ئەمە ناتوانانی بەرامبەر گومانەکە بیڵێ بڵێ من کاتێکە گومان دەکەم گومانم هەبێت لەوەی کە گومان دەکەم یا گومان ناکەم وە کاتێککە تۆ ئەمە دۆزیەوە تۆ بەمە هەیت بەس بەمە هەی وەکو چی وەک مرۆڤ بەمە هەیت وەک ئەوەی کە ئەمە لە تۆ هەیە و لە زیندەوەرێکی ترانیە و شتێکیش لە تۆ هەیە و لە زیندەوەرەکە هەیە کە لە ڕەبتی بە عالەمی هەستێکیەوە هەیە ئەمەی کە مشارکە لە بینی تۆ زیندەوەرەکانە ئەمە نییە ئەوەی کە سابتە ئەوەی کە گومان هەڵنەگرا شتێکی ترە کە فعلەن ئەمە لە عینی کاتە من وەک کائینێک جیا دەکاتەوە لە هەموو زیندەوەرەکانی تر لە هەموو زیندەوەرە ئەوانەی کە هەستیان هەیە و هەموو شتانەیان لە ڕووی بایۆلۆژی و فیزیکی ئەوانەوە تایە کە ئێمە تێدامان لە ناومانە هەیە من گومان دەکەم ناشتوانم گومان بکەم لەوەی کە گومان دەکەم کەواتە هەم کەواتە من دەبێت بگەمە گومان جارە گومان بکەم و بگەمە ئەوەی کە من کە گومان دەکەم ناتوانم گومان لە خۆم بکەم اینجا دەگەمە ئەوەی کە من هەم بۆچی چونکە ئێمە پێشترەوەمان ساخ کردەوە ئەمەی جەستەیە ئەم بوونەی کە هەیە ئێمە دەیبینی بە دەست و قاچ و هەموو شتێکە بە ئەستەوەرەکانمانەوە و تەنانەت بە هەستکردنیشمانەوە چییە؟ نییە هیچ جێگەی گومانە هەبێیانە بێت و ئەو بۆمان ساخ ناکاتەوە ئێمە هەین بە معنایەکی تر ئەوەی کە لە ئێمە فیزیکیە و هەستەکیە ممکن نییە ساغی بکاتەوە بۆمان ئەرێ هەیە یانە یعنی لە ڕێگەی ئەوە ناتوانین ئەوە ساخکەینەوە ئەرێ ئێمە هەین یانین ئەی دەبێت شتێکە بێ بۆ ئەوەی فعلەن ئەوە ساخکاتەوە ئێمە هەین ئەگەر ئەوە نەبێت ئەو کاتە ئێمە لە هیچ کاتێکە هیچ دڵنیایەک نییە بۆ ئێمە کە هەبین یا نەبین یا بە معنایەکی تر بەڕاستەقینە هەبین یا ئەوەی کە هێن بە وەهمیە بین لەبەرەوە ئەوەی کە ئێمە لە لای ئێمە بە شکڵێکی ئاسایی زۆر گرنگە و هەموو بایەخێکی وەرگرتووە کە عیبارەتە لە جەستە و لە هەستەکان و لە ئارەزوەکان و لە هەر شتێکی تر کە ئێمە تەنانەت ئەوەی کە لە ناومانە بیر دەکاتەوە ئامادەین بیخەینە خزمەتی ئەوی تریان ئەمە لە ڕاستیە هەرگیز دڵنیاییمان ناداتێ لە ناو بوونە لە ناو ژیانە و ئەمە دڵنیامان ناکاتەوە لە هیچ و ئێمە ناتوانین لێرە دڵنیابین تا بزانین چی دەکەین آخر من دڵنیا نەبووم لەوەی کە هەمیانیم من ناتوانم هیچ بکەم من کەسێکم بەسراومەتەوەی تر یعنی یا دەبێت ڕازی بم بەو وامەوە بەڕاستی بزانم خۆم بخەڵەتیانم تا بەردەوام بم یا ئەگەر بە جدی وەرمگرت لە ڕاستیان ناتوانم هیچ هەنگایەک بنێم ناتوانم یعنی شتانێکەیە ئێمە بە جدی وەری ناگرین ئەگەر بێت و بە جدی وەریگرین فعلان دەیتر ڕادەوەست جا مناقەشەکە لێرەوەیە هیچ تاکو پۆلێندەر لەوە تێنەگەیشتووە لەگەڵ ئەوەشا کە ئەو ئارگومنتانەی هەن و ئەو تاقیکردنەوەی کە پیایە دەڕوا لەگەڵ ئیرۆکسا دەیگەیەنە بەوەی کە ئەمەی کە هەیە دەکرێ وەهم بێت لەگەڵ ئەمەشا دەگا بەمە بەڵام هێشتا کوڕوون نییە لە لای ئەوەی کە وەهم نییە چییە ئەوەی کە ناکرێ وەهم بێت ناکرێ گومانی لێ بکرێت ئەوە چییە ئیرۆکس دەڵێ تۆ هەیت و دەزانی تۆ هەیت چونکە دەزانیت ئەوە تۆیت گومان دەکەیت یعنی لەوێەوە کە دەزانیت تۆیت گومان دەکەیت تۆ هەیت بۆچی چونکە ناتوانی گومان لەوە بکەی کە گومان دەکات گومان لەو خۆتە بکەی کە گومان دەکات بەڵام تۆ کە گومان لە هەموو شتێک دەکەیت و ناتوانیت گومان لە خۆت بکەی یعنی گومان لە هەموو شتەکانی تر دەکەی بەڵام خاڵەکەیە ناتوانانی گومانی لەکەی کیت یان چیت
ئەمەی کە گومانی لێ ناکرێت چییە؟ ئێستا فەرەزەنەوە پرسیارە لە ئێمە بکرێ، ئێمە چی دەڵێن لەبارەی ئەو وا پۆلێندەر چی دەڵێن؟ یعنی ئەوەی کە حازرە گومان دەکا لە عینی کاتا ناتوانێت گومان لە خۆی بکە، ئەمەی کە لەم حاڵەتە حازرە، ئەمەی کە لەو حاڵ دۆخا هەیە، چونکە ئەمە لە ناومانە لە هەموو کاتێکا پەیان نابێت، بەڵام کاتێک کە بەو دۆخی گومانکردنا دەڕۆین و دواتر دەگەینە ئەوەی شتێکە یاردەمانەوێ گومانی لەکەین ناتوانین فعلا دەگەین بەش، یعنی حزورێک پەیا دەکەین بە جۆرێک حازر دەبین کە پێشتر بەو شکڵە حازر نین، یعنی لە دۆخی ئاساییە ئێمە بەو شکڵە حازر نین، ئەوەی لەم دۆخا حازرە ئەمەیان کێ؟ ئایا لەگەڵ ئەوەی کە لەو دۆخانیە هەمان شتن؟ یعنی ئەوەی کاتێک کە ئێمە پێی دەگەین و دەزانین ناتوانین گومانی لێکەین چونکە خۆی گومانکەرەکەیە، و یا ئەوەی کە ئێمە دەخاتە ئێمە لە دۆخی بیرکردنەوە لە ئێمە حازر دەبێت، ئەوەی لە دۆخی بیرکردنەوە لە ئێمە حازر دەبێت، ئەمە ئەوەیە کە ئێمە لە دۆخی بیر نەکردنەوە تایە دەژین کە زۆربەی ژیانمان لەو دۆخایە کە تایە بیر ناکەینەوە. ئایا ئەم دوانە یەکن یا ئەم دوانە گیان؟ طبعاً ئەوە یەکێک لە نەقدە ئینەکان، ینی زۆرەکان و توندەکان لە دیکارت دەگیرێ على ئاساس دیکارت هاتووە عەقڵ و جسمی لە یەکتر جا کردووە و دایبڕاندووە و عەقڵ و جسم دەبێ پێکەوە بن و نابێت جا بکرێنەوە. کۆمەڵە لەم قسانە هەیە کە على ئاساس ئەم جاکردنەوەیە کێشەی گەورەی دروست کردووە بۆ ئینسان، بەس ئەم جاکردنەوەی دیکارت نەیکردووە، ئەنا ئەمە شتێک نییە بڵێ دیکارت ئەم شتەی هاتووە خەتێکی کێشاوە بەم بینە، ئەمە جیاکردنەوە نییە لە زانینە، ئەمە جیاکردنەوەیە لە بوونە، ینی ئەمە هەر لە خۆتا تۆ هەست دەتوانی هەستکەی جیایە لە خۆتا. ئینسان کە دەکەوێتە ئەو دۆخەی بیرکردنەوە ئەو منەی حازر دەبێت، ئەوەی کە ئەم پرسیاری لێوە دەکاتکێ هەستکردن بە جەستە نامێنێ، هەستکردن بە کات نامێنێ، هەستکردن بە هەندێک شت دەیە تۆ ئیتر هەستی پێ ناکەیت و فعلا هەر لە ڕووی هەستکردنەوە هەستی پێ ناکەیت. یعنی وەکو ئەو وایە گوتنێک یا بیرکردنەوەیەک بێتە ئاراوە بەبێ ئەوەی جەستەیەک وجودی هەبێت، یعنی بە شکلێکی هەستەکی تاقیکاریانە، بەس تاقیکاریەکی ناوەکیانە، نەک تاقیکاری دەرەکی، ینی تۆ ئەوی تر تاقیکەیتەوە، نا کە خۆت دەکەویتە ناو ئەو تاقیکردنەوەیەوە. تەواو دەتوانی هەست بە جایی ئەوەی کە ئەمە نییە لەگەڵ ئەمە بکەیت، یعنی ئەوەی کە پرسیاری لێکراوە ئەوەکەیە لەگەڵ ئەوەی کە ئەو حزورەی کە ئینسانێک لە دۆخە ئاساییەکانە هەیەی بە تەواوەتی دەتوانی جایکەیتەوە. لەوانەکانی پێشوە وازان باسی دوو گیانمان کرد کە و دوو گیانە تەواو گیان، و ئەم جایی ئەم دوو گیانە ڕەبتی بەم دوو حزورەوەیە، یعنی حزوری من وەک زیندەوەرێک، حزوری من وەک بیرکەرەوەیەک، و حزوری من وەک بیرکەرەوەیەک تەواو جیاوازە لە حزوری من وەک زیندەوەرێک. حزوری مرۆڤ وەک زیندەوەرێک بە شکڵێکی تەبیعی هەیە، یعنی منداڵ کە لەدایک دەبێت کە گەورە دەبێت لە حزوری وەک زیندەوەرێک حازرە لە ناو گیانە، وەک زیندەوەرێک. مرۆڤ بۆ ئەوەی وەک بیرکەرەوەیەک ئامادە بێت، یعنی حزور پێیاکە، لە ڕاستیە ئەمان لە ئیختیاری خۆیەتی، یعنی شتێکە خۆی دەبێ بچێ بەدەمیەوە، شتێک نییە کە بە شکڵێکی تەبیعی هەبێت. و ئەلێرا ئیختیار دروست دەبێ من دەچم بەدەم ئەوەوە، یعنی دەچم بەدەم ئەوەوە کە ئەو منە بیرکەرەوەیە لە منە حازر بێت یا ناچم. بۆ نمونە ئەگەر ئەو منە بیرکەرەوەیە حازر بێت غەریزەی موڵکیەت حکم ناکات، یعنی تۆ موڵک هیچ نییە لەلات. مەوزوعی دەسەڵات نییە، دەسەڵات سەفر دەبێتەوە، یعنی شتێک نییە بە ناوی دەسەڵاتەوە کە تۆ معنای هەبێ لەلات. و مەوزوعی موڵک و دەسەڵات ئەوەیە کە ئێمە لە دۆخی زیندەوەریەتیا هەمیشە کردومانە بە ئامانج، یعنی هەمیشە ئێمە ئامانجێکمان هەیە تەمان دەسەڵات و موڵکیش خۆی لە خۆیە تەواوکەریەکن وەکو وایە یەک بن، یعنی دەسەڵات جاری وایە بۆ موڵکە موڵک بۆ دەسەڵاتە.
وكاتێک ئەم دوانە ئێمە دەکەوینە ناو بیرکردنەوە وەکو ئەوە وایە ئەمانە هەر نەبن نەک وەکو ئەوە وایە کە ئێمە ڕەدیکەینەوە نامانەوێ یعنی بۆ نمونە بڵێن من دەسەڵاتم ناوێ یعنی ڕەدیکەمەوە نەفیکەم نەفی ناکەیت هەر وجودی نامێنی کە دەکەوێتە ناو بیرکردنەوە مۆزوعی دەسەڵات دەبێتە شتێکی وەهمی دەکەوێتە ضمنی ئەو شتانەی کە وەهمین مۆزوعی مڵک دەکەوێتە ضمنی ئەو شتانەی کە وەهمین وفعلا مڵک شتێکی وەهمیە يعني ملکایەتی ملکیەت خۆی لە خۆیان شتێکی وەهمیە و ئێمە بە شتێکی ڕاستەقینەی دەبینین يعني کە دەڵێن فلانە شتی فلانە کەسە لە ڕاستیە وەکو حەقەتی خۆی هیچ شتێکی هیچ کەس نییە ئەوە بە ئیتیفاق ئەم شتەهی ئەو کەسەیە يعني ڕێکەوتن لەسەری کراوە ئەم شتەهی ئەو کەسە بێت ئەوانە لە خۆیان هیچ شتێک يعني بەڵگە چییە بۆ ئەوەی کە فعلەن ئەو شتانە هی کەسەکانین لەبەرەوەی کەسەکان دەڕۆن بەڵام شتەکان دەمێنەوە ئەی ئەگەر هی ئەو کەسان نەبن و وابەستە بن وجودیان وابەستە بێ بەو کەسانەوە دەبێت لەگەڵ ڕۆشنی کەسەکان ئەوانیش چی بێ ئەوانیش بڕۆن کۆتاییان پێ بێت لە کاتێکا کەسەکە دەڕواوە ویتر مڵکەکە دەمێنێتەوە بۆ منداڵەکانی يعني چی يعني مڵکەکە فعلەن گرنگترە ینی وجودی ئەم ڕابتە بە مڵکەکەوە يعني ملكك وجودي أم تحديدك أنك ما بيشوانه وأقل لولا وسيري كي نقر وجودي ملكك ربط بيبامه يعني أم بوني ملكك تحديدك ده بيبا ضرورات أو ملكا لقر روشني نماني أو أويج نماني بلام أما لواقع وانية لقل نماني أو أم ملكا ده بيتا ميرات ده قوازيته هو يكي كتر كواتا بيواندي من لقل ملكا بيواندي كي لا أساسه وهمية يعني پەیوەندیەکی ضروري نییە بە ضرورەت چونکە ضروري بێ ضروري ئەوەیە کە ئەم نەما ئەویش نەمێنێ ینی بوونیان ڕەبت بێ پەیوەندی بە یەکەوە هەبێ وەکۆ وایە بڵێ ئەگەر ڕۆژ هەڵ نەهێت ڕۆژ نابێتەوە یعنی ڕۆژبوونەوە ڕەبتی بە چیەوە هەیە بە ڕۆژهەڵاتنەوە هەیە ینی بە ضرورەت تۆ ناتوانانی تەسەووری ڕۆژ بکەی ڕۆژ بێت بەڵام ڕۆژ هەڵ نهات بێ هەتا و بە ئاسمانەوە نەبێت ناکرێت تەسەووری شتێکی ئەوا بکەین کە ڕۆژ هەیە بەبێ هەتاو باسی ڕووناکی ناکەم کە ئەم ژوورە ڕووناکە باسی ڕۆژ دەکەم ئەوەی کە پێی دەڵێن ڕۆژ وەشتانە گەیە وجودیان ڕەبتە بە یەکەوە و ئەمەی کە ڕەبتە یانی ئەگەر یەکێکیان نەبوو ئەوی تریان نابێت طبعاً هەشە لە یەک سەرەوە ڕەبتە ئەگەر ئەمەیان نەبوو ئەوەیان نابێت بەڵام ئەگەر ئەوەیان نەبوو ئەمەیان هەر هەیە ئەگەر لێرەوە سەیری لە ڕووی ئۆنتۆلۆژیەوە سەیری مڵک بکەین مڵک لە ڕاستیە شتێکی وەهمیە ئەگەر لە ڕووی ئۆنتۆلۆژیەوە سەیری بکەین و مڵک شتێکە ئێمە ئیتیفاقمان لەسەر کردووە شتێکە کە یعنی بە ضرورەت وجودمان پەیوەست نییە بە وجودی مڵکەوە ئەی ئەگەر بە ضرورەت وجودمان پەیوەست نەبوو بە وجودی مڵکەوە چۆن ئێمە بتوانین دڵنیابین لەوەی کە مڵک شتێکە هەیە ڕاستەقینەیە یعنی وەهمینە جا ئەمانە دەبێ لێکتر جاکەینەوە بە معنایەکی تر کاتێک کە ئێمە دەکەوینە دۆخی بیرکردنەوە وەکو ئەو زاهێدانە نین کە دنیایان ناوێت زاهێد دنیا لە لای هەیە هەستی پێ دەکات نەفی دەکاتەوە مڵک لە لای هەیە نەفی دەکاتەوە یعنی مڵکەکەی ناوێ نەفی دەخاتە سەر نەفی خستنە سەر مڵک یانی چی یعنی وجودی هەیە مڵکە لە لای یعنی وجودی هەیە بە دیوە منفیەکەیە لەبەرەوە نەفیکردنی مڵک خۆی جۆرێکە لە خواستنی مڵک ئەی نەفیکردنەکەی جۆرێکە لە خواستنی مڵک گۆڕینی مڵکە بۆ جۆرێکی بۆ دەسەڵات یعنی کە تۆ دەڵێ من مڵکم ناوێت دەتەوێت بڵێ من بەهێزترم لە تۆ کە تۆ مڵک یعنی وای لێ کردووی کە لەژێر سەیتەرەی مڵکای بەڵام من لەژێر سەیتەرەی مڵکانی یعنی کۆمەڵە شتی تری هەیە کە مڵک لە ڕێگەی نەفیەکەوە تۆ شتێکی تر وەردەگری کە بەدیلی ئەوە بەڵام کاتێک کە تۆ دەکەویتە ناو دۆخی بیرکردنەوە لە ڕاستیان لە ناو بیرکردنەوە و حەزوری بیرکەرەوەکەی ناو تۆ ئەسڵەن مڵک نییە تا نەفیکە یا ئیسباتی کرد ینی هەستکردن بە مڵک شتێکی هەستەکیە یعنی دەکەوێتە زمنی ئەو شتانەی کە تۆ گومانت لیان هەیە لە بیرکردنەوە ئەمە نامێنێت لە بیرکردنەوە مۆزوعی دەسەڵات نامێنێت طبعاً ئەم دووە سەڵات و مڵک ئەو دوو هێزن کە
هەموو جەنگەکان هەڵدەگیرسێنن ئەو دوو هێزن کە دنیا دەبن بەڕێوەستا بەڵام ئەم دوو هێزە کاگەر بێت و کۆمەڵێک مرۆڤی بیرکەرەوە هەبن لە شوێنێکە ئەم دوو هێزە وجودیان نامێنێ بەو معنایەنە کە مڵک یعنی مڵکیت نامێنێ هەر مڵک هەست بەرامبەر بە مڵک وجودی نامێنێ ئێستا بۆی کاهینە بڵێنە مەشاعیە ئەلێرا مڵک دەمێنێ بەڵام مڵک بە یەکسانی تەوزیع دەکرێت مڵک ینی مڵکەرەیە بەس لەوی ترا هەر مڵک هەستکردن بە مڵک ینی هەستەکەتیان نامێنێ خۆ مۆزوعی مڵک لە ڕاستیە هەستە یعنی ئەگەر تۆ هەست بە مڵک نەکەی ئەگەر شتێکیش دەبێ هەست ناکەی هەتا ینی هەستە تۆ لەو دۆخە ئەم هەستانت نامێنن ئەم هەستانم کە هەستی خەڵەتێنەرن یانی وە هەست بەوەی هەستکردن بەوەی کە شتێک هی تۆیە ینی وجودی ڕەبتە بە تۆوە چونکە ئێمە کە دەڵێن مڵک یعنی چی ئەوە مڵکی منە یعنی من دەتوانم هەموو تەسەڕفێکی پێ بکەم دەتوانم لە ناوی بەرم دەتوانم یعنی بوونی مربوطە بە منەوە بەڵام کاتێک کە بە واقعی سەیری دەکەین فعلەن بوونی مربوط نییە بە منەوە چونکە من نامێنم ئەو دەتوانێت بمێنێت لەبەرەوە لە بیرکردنەوە دۆخە بیرکردنەوە هەر ئەو شتە نییە وەسیلە نییە وەسیلەیەک بۆ زانینی شتەکان بیرکردنەوە وا دەکا مرۆڤ وەک ئەوەی کە مرۆڤە حازر بێ لە ناو دنیا لە ناو جیانە لێرە حازر بێ لەبەرەوە دەبێت تێ بگەینەوەی دیکار دەیکا مەبەستی لە مەوزوعی ئەوە نیە وەسیلەیەک بۆ ئەوە بدۆزێتەوە شتەکان بە دەقیقی بزانێ بە ڕێکی بزانێ ئەمە نییە تاوان ئەم منە دیکارتێکە دیکار بە شوێنیان دەڕوا و کەشفی دەکا دواتر لە ناو ئەوروپا ڕێک دەکرێت بەو وەسیلەیە کە شتەکان بە دەقیقی بۆ ئێمە دیاری بکات یعنی ئەوەی کە ئامانجە لای دیکار گەیشتنە بە منە بیرکەرەوەکە بەڵام دوایەوە منە بیرکەرەوەکە دەدۆزرێتەوە و جارێکی تر دێتە ناو دنیاوە شتەکان ڕێک دەخاتەوە ئێستا ئەوەی کە شتەکان ڕێک دەخاتەوە یعنی وەک ئەوەی کە هەن دیاریان دەکات ئەمە هێزێکی گەورەی پێیا کردووە لە چی دابراوە لەوی تر دابراوە کە ئاساسەکەیەتی یعنی ئێستا ئێمە لە ناو دنیایەکە دەژین دنیایەک بە بێ بیرکردنەوە لە عینی کاتیشا چییە هێزی خۆشی لە بیرکردنەوە وەردەگرێت یعنی ئەگەر بیرکردنەوە نەبوایە ئەمە ڕووی نەدەدا نەماوت خاڵەکە ئێمە بە جێگیری ئەوەی کە گومانی لێ ناکرێت دەیدۆزینەوە دواتر دەتوانین لە ڕێگەی ئەمەوە وەکو ئەوەی کە باسم کردە و جار ئێمە دەبێت خاڵێک دانین تا ئاراستەکان دیاری بکەین خاڵەکە دانراوە بۆ دیاریکردنی ئاراستەکان و ئاراستەکان دیاری دەکرێن لە خاڵەکەەوە بەڵام خاڵەکە چی بووە بیر چووەتەوە یعنی وەکو ئامانجێک نەماوە وەکو وا بێ دۆزینەوەی ئەو خاڵە بۆ ئەوە بێ ئێمە شتەکانی تر دیاریکەین ئەمە جارێکی ترە گەڕانەوەیە بۆ ناو وەهمەکە گەڕانەوەیە بۆ ناو ئەوەی کە وەهمە طبعا منێکی بیرکەرەوە کە دێتە ناو ئەم گیانە کە ئاوا ڕێکخراوە وەوا خۆی نیشان دەدا لە ناو وەمانە ئەم منە بیرکەرەوەیە جارێکی تر چی دەکاتەوە جارێکی تر دەگەڕێتەوە بۆ خاڵە دەبێت بگەڕێتەوە یعنی ئەگەر نەگەڕێتەوە ناتوانێت گیان وەکەوەی کە هەیە بیبینێ تەمان ئێستا ئێمە جگەل لەوەی کە شتەکان لە ڕێگەی ئەم خاڵەوە تەحدید دەکەین و بە دەقیقی دەیان بینین هەر ئەمەی کە بە دەقیق دەبیندێ ئێمە چی دەکەینەوە وەهمی دەکەینەوە جارێکی تر یعنی ئێستا دنیا بەو شێوەیە کە ینی بەو شێوەی کە پیشانی ئێمە دەدرێ ئاوانەیە کە هەیە ئەوەی کە ئاوا هەیە وەک ئەوەی کە هەیە دەیبینێت ئەوەی کە ئەم کارە دەکات زانست ئەگەر بگونجە بڵین ئەمە دێچی دەکات سوود لەمە وەردەگرێ بۆ ئەوەی دنیا بەو شێوەیە نیشان بدا کە وەک ئەوەی کە هەیە ئاوانیە ینی وەک خۆی نیشانی نادا بە شێوەیەک نیشانی دەدا کە وەهمیە ئێمە سەبەبەکەی چییە سەبەبەکەی ئەوەیە ئەو ئامانجەی کە لە زانستا هەیە زانست ئامانجەکەی خۆی لەدەستداوە چونکە ئامانجی زانست لە ڕاستیە ئەوە نییە ئێمە بیرکردنەوە وەک وەسیلەیەک بەکاربێنین بۆ ئەوەی دنیا وەک ئەوەی کە هەیە ببینین ئەمە نییە ینی حزوری بیرکردنەوەیە لە ناو مرۆڤ وەک ئەوەی کە مرۆڤە و بیرکردنەوە دەبێ حازر بێ ئەگەر ئەمەش نەکایابیکە یعنی ئەگەر بێت و ئێمە ئەوەی کە گومانی لێ ناکرێ و ناتوانین گومانی لێکەین ئەگەر ئەوە حازر بێ ئەگەر بێت و هەموو ئەوەش کە هەیە گومانەکەی لەسەر هەڵ نەگیرێ ئەمە هەر زەرورە
يعني ئێمە چونکە لە ڕێگەی ئەوەوە دەتوانین بڵین هەین ئێمە من دەتوانم بڵێم هەم کە من توانیم بڵێم هەم ئیتر ئەوە گرنگ نامێنێ ئەو کورسیە هەیە نییە فڵانەشت ینی ئەمە گرنگ نامێنێ ئەمەی کە دواتر هەیە لەسەر ئەساسی ئەمەی کە یەقینیە ئیتر دەزانین ئەو کورسیە هەیە ئێستا چی کراوە ینی لە دوای دیکارتەوە چی ڕوودەدات ئەمەی کە من هەموو جێگەی گومان نییە هەبم ئەمە فەرامۆش کراوە بۆچی بۆ ئەوەی کە ئێمە بزانین ئەم کورسیە هەیە تامان ئەمە خۆی زانینی ئەمە ئامانجەکەی لەناو ئەوی ترایە لەناو خۆیان نییە ئەمە پێچەوە نەکراوەتەوە ینی دیکارت ئێستا لەسەر سەر دەڕوا بەڕێەوە خۆی لەسەر قاش بوو بەس دواتر زانست بەم معنایی کە هەیە خستوێتیە سەر وفعلا ئەگەر بمانەوێت لە دیکارتیە بگەین دەبێت زانست هەڵگێڕینەوە ینی زانست وا ببینین کە ئەو لەسەر سەر دەڕوا و بیخێنەوە سەر قاچ کە بیخێنەوە سەر قاچ و کاتە دیکارتیانە بیر دەکاتەوە و ئەو نەهامەتیانەی کە لە زانست دەکەونەوە هەموو ڕەبتی بەم ئینقلاب هەڵگەڕانەوەیە ینی زانست لە خۆی هەڵگەڕاوەتەوە لە ئەساسەکەی خۆی هەڵگەڕاوەتەوە ئێستا وا بزانم تا حەدێک ئەوە ڕۆشنە کە باسی چی دەکەین و ئەوەی یەقینیە بۆچی گرنگە بۆچی گرنگە ئێمە بگەین بەو خاڵە کە یەقینیە کە گومان هەڵناگرێت بەڵام ئایا ئەوە کێیە کە گومان دەکات ئەوە چییە کە لە ئێمە گومان دەکات جوابی پۆلندەر بزانین بۆمە چییە ئەڵێ وەڵامەکە قورس نییە وەڵامەکە قورس نییە بۆچی قورس نییە چونکەوە منم ئەوە منم ئەی ئەوەی کە تۆیت چییە ئینسانم ئەمە جوابەکەیەتی من ئینسانم من مرۆڤم من پێم وایە بۆیە تۆ منت وەک گفتوگۆ کارێکی باشتر لە ئەپسمۆن هەڵبژاردووە چونکە تۆ ناتەوێ هەر پرسیارێکت کرد وەڵامدانەوەکەی ئاوا زۆر ئاسان بێت ینی ئەمە چیان پرسیاری دەکەیت ینی ئەوەی کە گومان دەکات و ناتوانێت گومان لە خۆی بکات و ئەوە کێیە ئەمە پرسیارێکی زۆر سادەیە بۆیە تۆ قسە لەگەڵ من دەکەی لەگەڵ ئەپسمۆنی ئالمانایکەیت چونکە پرسیارەکانی زۆر سادەن و دەتەوێت بە سادەیی وەڵامەکانت دەستکەوێت لەبەرەوە ئەوە شتێکی زۆر زۆر ئاسانە ئەوە چییە مادامەوە نەش ئاسانە کەواتە لە وەڵامدا دەڵێم من مرۆڤم ینی ئەڵێ ئەو تۆیەی کە گومان دەکا و گومان لە هەموو شتێک دەکا و ناتوانێت گومان لە خۆی بکا کێیە یا چییە ئەڵێ مرۆڤە یا من ئەم تۆیە ئەم منە مرۆڤە ئیدۆکس تۆ ئاگات لەوە نییە کە لەبارەیەوە پرسیارم لێ کردیت ئەو وەڵامەش کە داتەوە هەرچەندە لە لاد ئاسان بوو بەڵام ئەگەر کەمێک زیاتر ڕوبەڕووی پرسیارەکەت بکەمەوە تۆ دەخاتە ناو کۆمەڵە پرسێکی سەختەوە کە لە قوپۆپی زۆریان لێ دەبێتەوە یعنی ئەو پرسیارەی لێم کردی تۆ سەرنجت بە وردی ئاگاداری نەبوویت و بە دەقیق پرسیارەکەت وەرنەگرتووە ئەگەر با ئەتایە تۆ بە ینی ئەگەر بێت و ئەم جوابەی داوتەتەوە تۆ ئەم جوابەت داوەتەوە بەوەی کە تۆ مرۆڤی ئەگەر بە شوێن ئەمە بڕۆین کەوا دەزانی ئاسانە هەر ئەم جوابەی خۆت ئەگەر پرسیارەکەی لێکەینەوە تووشی چیمان دەکات تووشی ئاڵۆزیەکی زۆرمان دەکات یعنی چی یعنی کاتێ من دەڵێم ئەوە مرۆڤە دەبێت جارێکی تر بڵێم ئەی مرۆڤ کێیە و بکە بە شوێن ئەمە دەڕۆم تووشی کێشەم دەکات و دەمخاتەوە ناو ینی سەر لە شێوانێکی زۆرەوە یعنی کێشەکە لەویانە وەڵامەکەت وەڵامی ئەو پرسیارە نییە من کردومە ئەگەر بێت و من بمێ وەڵامەکەشت بە پرسیارەکە ئاراستت کەم بۆی وەڵامەکەت ڕاستکەیتەوە بە شوێنە مابڕۆین ئەوە تووشی گێژاوێکی گەورە دەبین چونکە ئەمە دەمانباتە ناو کۆمەڵە پرسیاریتەوە یعنی کەواتە وەڵامی پرسیارەکەت نەداوەتەوە جگە لەوەش وەڵامت داوەتەوە بە شتێک ئەگەر بمانەوێ زیاتر لەسەری بڕۆینەوە تووشی چی دەبین تووشی گێژاوێکی زۆر دەبین ئەگەر منیش وەک ئپسمۆن پرسیارت لێ بکەم و بڵێم مرۆڤ چییە تۆش بەوە بەو وەڵامە وەڵام من بدەیتەوە کە لە قوتابخانەکاندا وەڵامی ئەم پرسیارەی پێدەدێتەوە ینی لە قوتابخانەکاندا کە منطق و
هێن خوێنراوە منتقی ئەرستۆ خوێنراوە ئەو کاتە لەوێ تۆش وەڵامیان پرسیارە بدەیتەوە دەڵێیت مرۆڤ زیندەوەرێکی عاقڵە. طبعاً لێرە دێتی تر باسی لۆجیکی مەدرسی دەکات سکولاستیکی کە ئەو کاتە خوێنراوە. طبعاً لۆجیکی مەدرسی لۆجیکێکە کە لەسەر ئەساسی لۆجیکی ئەرستۆ دانراوە بۆ ئەوەی خەڵک فێر بکرێ پێی، یعنی فێری ئەو لۆجیکە بکرێ. لۆجیکی مەدرسی زۆر جار یعنی وەکو بڵێ وەکو یاریەک وایە و طبعاً ئەوەی لە لۆجیکی ئەرستۆ هەیە و دواتر لە لۆجیکی مەدرسیانە، یعنی شتێک لە لۆجیکی ئەرستۆ هەیە لە ناو لۆجیکی مەدرسیاونە. بۆچی؟ چونکە لۆجیکی ئەرستۆ بۆ فێرکاری دانەنراوە، بۆ دانەداوە ئێمە فێری کتێبێکی مەنەجی نییە، مەدرسی نییە. بەڵام طبعاً یەکەم هەنگاو کە دەندێ بۆ ئەوەی منتقی ئەرستۆ مەدرسی بکرێتەوە فەرفیریۆسە. و فەرفیریۆس کتێبێکیە بە ناوی ئیساگۆجی کاتی خۆی لە حوجەکانی کوردستانە خوێنداوە. ئێستا نازانم من دەخوێندەیانە. ئیساگۆجی مەدخەلێکە، دەروازەیەکە بۆ لۆجیکی ئەرستۆ. لێرە ئەو هاتووە بە بیرکردنەوەی خۆی جارێکی تر شتەکانی داڕشتوەتەوە و کۆمەڵە چەمکی تەنانە زیادەی داناوە. بۆچی؟ بۆ فێرکردن، بۆ ئەوەی خەڵکی ببێتە کتێبێک کە بۆ فێرکردن بێت. طبعاً دوای فەرفیریۆسیش ئەماوەنەی تر مەنەجی کراوەتەوە لە سەردەمی دێکارتە، هەتا وای لێ هاتووە تەواو بەتە شتێکی مەدرسی. ئەڵێ ئەگەر تۆ بەو ڕێگایی کە لە قوتابخانەکانە جواب دەدرێتەوە پرسیارت یعنی وەڵامم بدەیتەوە، ئەوە وەڵامیان پرسیارەوە دەدەیتەوە مرۆڤ زیندەوەرێکی عاقڵە. یەکەم جار ئەڵێ من مرۆڤم، دوای ئەوە ئەی مرۆڤ چییە؟ مرۆڤ زیندەوەرێکی عاقڵە. باشە بزانین چی ڕوودەدا. گەر بتەوێ بۆ ڕاوەکردنی ئەم دوو چەمکە کە ئالۆزیەکەیان هیچی کەمتر نییە لە ئاڵۆزی وەڵامی یەکەم، یعنی ئەوەی کە دەڵێ مرۆڤە، شتێکی تر زیاد بکەیت ئەوە ئەمانە لە هەموو ئاستێکدا بەرەوە ئەوە دەمانبەن کە بە میتافیزیک ناوراوە. طبعاً لێرە میتافیزیک بە لە تەسەووری دیکارتە میتافیزیک نییە بەو معنایی کە لە فەلسەفایە. میتافیزیک لە تەسەووری دیکارتە عیبارەتە لەو پۆلێنکاریەی کە لە لۆجیکا کراوە بۆ بوونەوەرەکان و عیبارەتە لەو تەسەسولی کاتیگۆریەکان. بۆ ئێمە تا بۆ ڕوونکەمەوە چونکەم بابەتەینە ئەو دەدەم هەر بچینە ناو مۆزۆی کاتیگۆریەکانەوە. کاتیگۆری چییە؟ کاتیگۆری ینی پۆلی شتێک کە تۆ دەڵێی پۆل ناوی لە پۆلە دەنیت، ئەو ناوەی کە لەو پۆلەت ناوە ئەوە کاتیگۆریە. بۆ نمونە کە تۆ دەڵێی زیندەوەر چی و چی دەکەوێتە ژێری؟ مرۆڤ، ڕووەک، ئاژەڵ، باڵندە، ئەمانە هەمووی دەکەونە پۆلی چیەوە؟ پۆلی زیندەوەرەوە. ئەی ئەگەر سەرکەوین بۆ سەرەوە بڵێن بوونەوەر، طبعاً لە ناو پۆلی زیندەوەرە ئێمە ناتوانین بەردێک دانین، ناتوانین ئاسن دابنین، ناتوانین ئەوەی نازیندووە لە ناو زیندەوەرا دایبنین. ئەی ئەگەر بچینە سەرتر بڵێن بوونەوەر، لە بوونەوەرا دەتوانین چی بکەین؟ دەتوانین چۆن مرۆڤێک لەوێ دانین ئاواش دەتوانین لە پۆلی بوونەوەرەکانە بەردێکیش دانین. یعنی دەتوانین ئەوەی کە هەستی نییە و ئەوەی کە زیندوو نییە ئەوە لە پاڵ ئەوە دانین کە زیندووە و هەستی هەیە. بۆچی؟ چونکە هەموویان چینەمانە بوونەوەر. طبعاً کاتیگۆری باڵاترین کاتیگۆری باڵاترین پۆل چییە؟ بوونەوەر. لە دوای بوونەوەر زیندەوەرت هەیە و زیندەوەریش جۆری هەیە. ئێستا ڕووەک ئەحساسی نییە، بەڵام مرۆڤ و ئاژەڵ ئەحساسیان هەیە. ئەمانە جارێکی تر پۆلێن دەکرێنەوە، ئاوا بەرە پۆلێن دەکرێتەوە تا دێتە خوارەوە. یعنی لەسەری سەرەوە وەکو قادرمە وایە، وەکو پلە بە پلە وایە، لەسەرەوە لە کاتیگۆریە باڵاکەوەدا دەوەزی بەرەو کاتیگۆریە نزمەکە و لە ئاخیرەوە دەگەیتە شتێک کە ئیتر پۆلێن ناکرێت. یعنی ئیتر ئەو ناتوانێت ببێتە ڕەگەزێک بۆ جۆرێک و دەگەیتە جۆرەکەشی تر دابەش نابێت. یعنی بەس بۆ نمونە بوونەوەر دابەش دەبێت بۆچی؟ دابەش دەبێت بۆ ڕووەک، بۆ زیندەوەر، بۆ نازیندەوەر، بۆ ئەمانە. ئەی زیندەوەر دابەش دەبێت بۆچی؟ ئەوەی کە هەز دەکا و ئەوەی کە هەز ناکا.
ئەمانە دابەشبوونی تیا دەکرێت هەتا دەیتە خوارێ دەگەیتە ئەوەی کاشتانە گەیە دابەش ناکرێت تەمان ئەوەی دابەش ناکرێت پێی دەوترێت جەوەری یەکەم ئەوەی دابەش ناکرێت کێیە بۆ نمونە ئێمە زیندەوەرین وەکو تاک ئێمە دابەش نابین وەکو شەخص دابەش نابین بۆچی بۆ کۆمەڵێشتی تر لە ئێمە دابەشبوونەکە ڕادەوەستێت بۆ نمونە بەردێکی دیاریکراو کە ئێمە خستومانەتە ناو پۆلەکەوە ئەم بەردە کە لێرە هەیە و حازرە ئەم بەردە چییە دابەش نابێت بۆ شتێکی تر یعنی ناتوانین بەرد بکەین بەچی بە ڕەگەزێک کەشتی تری لە ژێرادانین ئەو بەردە دیاریکراوەی کە هەیە تەوان ئەم بەردە دیاریکراوە ئەمەی کە لە بەردەمانایە جۆرێکە لە بەرد ئێمە بەردەکە دەتوانین دانین بەس ئەم بەردە گشتیە ئەم بەردە جۆرەکانی ئەوانەی کە دەکەونە ژێر ئەم بەردەوە شتی هەستەکین و لە بەردەسی ئێمە یعنی ئێستا بۆ نمونە ئێمە دەڵێن بەرد کەس ناتوانێت پێم بەردم نیشاندا بەرد وەکو کاتیگۆری چونکە بەرد وەکو کاتیگۆری نییە هەستەکی نییە بەڵام جۆرەکانی بەرد یعنی ئەو بەردانەی کە هەن ئەوانن کە هەن بۆ نمونە ئێمە ناتوانین من بڵێم درەخت ئادەی درەختێکم پیشان بێت تۆ ئەگەر هەند دارەنجیرێکم پیشاندەی درەختت پیشان نەداوم چونکە درەخت چییە کاتیگۆریە ئەمە جۆرێکە لە درەختەکە خۆی نییە ئەگەر پێت بڵێم زیندەوەر مرۆڤێکم نیشاندەیەوە زیندەوەرش پیشان نەداوم ئەوە جۆرێک لە زیندەوەرش پیشان داوم و ئەوەی کە هەیە جۆرەکەیە نەک ئەوەی کە هەمەکیە هەموو مرۆڤەکان دەگرێتەوە لەبەرەوە ئەوەی کە دەبێتە ڕەگەز ئەوە خۆی لە ڕاستیە نییە ینی وەکو شتێکی هەستەکی وجودی نییە لێرە ئەوەی کە دەکەوێتە ژێرەوە وجودی هەیە ئەمە بە کورتی ئەوەیە کە دواتر دیکارت ناوی دەنێت درەختەکەی فەرفیروس درەختەکەی فەرفیروس کامە لە ئەساسەوە تەصنیفی مەقولاتە تەصنیفی کاتیگۆریەکانە لە لای کێ لە لای ئەرستۆ وامە لە ناو لۆجیکا هەیە جا ئەو دەیەوێت چی بکات دیکارت دەیەوێت بڵێ ئەم لۆجیکەی کە ئاوا دنیای تەصنیف کردووە هیچمان پێ ناڵێ یعنی هیچمان لەسەر ئینسان پێ ناڵێ وەفعلەن ئەم لۆجیکەی ئەرستۆ بەم ئەم تەصنیفاتی کە کراوە یا درەختەکەی فەرفیروس هیچمان شتمان لەبارەی مرۆڤەوە پێ دەڵێ بەڵام ئەوەمان پێ ناڵێ کە دیکار دەیەوێت پێ بگا یعنی چی یعنی لە ڕێگەی ئەم درەختەوە ئێمە ناگەینە منی بیرکەرەوە لە ڕێگەی ئەم درەختەوە دەگەینە ئەوەی کە مرۆڤ کاینێکی عاقڵە جایە لە چی لە حیوان لە زیندەوەرەکانی تر ببورن مرۆڤ زیندەوەرە بە عقل جیا دەبێتەوە عقل جیاکارە جای دەکاتەوە لە چی لە هەموو زیندەوەرەکانی تر ئێمە دەتوانین ئەم جیاکاری و پەیوەندیانە دروستکەین مرۆڤ لەگەڵ ئاژەڵا بەشدارن لە چیا لەوەی کە زیندەوەرن بەڵام ئەمە چیمان پێ دەڵێ لەسەر ئەوەی کە دیکار بە شوێنیا دەڕوا هیچمان پێ دەڵێ بێگومان هیچمان پێ ناڵێ هیچمان پێ ناڵێ لەبارەی ئەو منەی کە گومان دەکاوە ناکرێ گومان لە خۆی بکە هیچمان پێ ناڵێ لەبارەوە لەبەرەوە ئەو ئینسانە ئەوەی کە دیکار پرسیارەکەی لێ کردووە لە ڕاستیە ئەو ئینسانە نییە کە لە درەختەکەی فەرفیروسە هەیە ئەو مرۆڤە نییە یعنی چی یعنی شتێکی تری جیا لەمەیە ئەم مرۆڤەی کە لە ناو لۆجیکا دیاری کراوە ئەو مرۆڤەیە کە لە دۆخی زیندەوەریەتیایە ئەو مرۆڤە نییە لە ناو بیرکردنەوەیە ئەم مرۆڤە بیرکەرەوەیە ناکرێت لە ناو شتە هەستەکیەکانە پۆلێن بکرێ بە هیچ شێوەیەک یعنی ناتوانین پۆلێنی طبعا ئەمە یەکێکە لەو شتانەی کە بەڕاستی سۆرەوەردی لە ڕەخنەکەی لە لۆجیکی ئەرستۆ شتێکی لەو بابەتە دەرک پێ کردووە کە ناکرێ ئێمە ناتوانین مرۆڤ پۆلێن کەین لە زمنی زیندەوەرەکانە بۆچی چونکە مرۆڤ شتێکی تری تایە کە بەوە مرۆڤە کە زیندوێتیەکەی نیە لەبەرەوە پۆلێنکردنەکەی لە ناو پۆلی زیندەوەرەکانە یعنی وەکو بڵێ هەڵێ ئەمە لەکوێوە هاتووە لەوە هاتووە فعلەن ئەوەی کە ئێمە پێی مرۆڤین تەصنیف نابێت لە ناو بوونەوەرە هەستەکیەکانە بۆچی چونکە ئەم بوونەوەرە هەستەکیانە ئەوانن کە دیکارت گومانیان لێ دەکا و لە ڕێگەی ئەو ئارگۆمێنتانەی کە هەیەی بۆ گومانکردن لەو شتانی کە هەن ئەمەیە یعنی ئەو مرۆڤەی کە پۆلێندەر دەڵێ من ئەوەم ئەو مرۆڤەی کە پۆلێندەر دەڵێ من ئەوەم لەگەڵ ئەو مرۆڤەی ناو کاتیگۆریەکانی ئەرستۆ یەک مرۆڤە بەڵام ئەم مرۆڤە لە عینی کاتا چی لێکراوە خراوەتە ژێرگومانەوەکە هەیە یعنی من وەک ئەوەی کە لێرە هەم وەک جەستەیەک
وەک زیندەوەرێک لە ڕاستیە چییە جێگەی گومانەکە من لێرە هەبم کێ دەڵێ هەم لە ڕێگەی چیەوە ئەم کێ دەڵێ هەمە هینکرا لە ڕێگەی خەوەکەوە مادام من لە خەوا دەخەڵەتێم کە هەم لە شوێنێک کەواتە کێ دەڵێ ئەمەش خەون نییە کە من لێرە هەم ئێکەواتە دەبێ ئەوە کێ بێت کە ئەمە نییە کە ئەم مرۆڤە نییە تەمان هەڵەیە گەر ئێمە بڵێن بچینەوە ناو لۆجیکە و کاتە پێمان دەڵێن چی لە ڕێگەی مەدەستیەوە دەڵێن مرۆڤ زیندەوەرێکی عاقڵە کەوتیشیان زیندەوەرێکی عاقڵەوە دەبێت جارێکی ترچی بکەین ئەی بڵێن زیندەوەر چییە ئەی عاقڵ چییە ئەو کاتە تووشی ئاڵۆزیەکی زۆر دەبین ینی ئەمە وەکو شتێکی لێدێت کە ئێمە هەر دەبێت بۆ ئەوە تعریفێکی تر بکەین و لێرەوە لە جاتی ئەوەی بگەین بە دیاریکردنی منە بیرکەرەوەکە ئێمە چی دەکەین ڕێگاکەون دەکەین ئەڵێ دوای ئەمەش گەرمانەوە ڕاوی ئەوە بکەین زیندەوەر چییە ئەوە بەوە وەڵامان دەدرێتەوە کە زیندەوەر زیندوویەکی خاوەن هەستە نەمانوت زیندەوەر هەستیاری هەیە و ناهستیاریشی هەیە ئەو کاتە مرۆڤ لە زمنی چایە لە زمنی ئەو زیندەوەرانایە کە هەستیارە چیش لە زمنی ئەو زیندەوەرانە هەر ئاژەڵەکان لە زمنی ئەو زیندەوەرانن کە هەستیارن چووکەوانیش دەبینن ئەوانیش لەمس دەکەن ئەوانیش ینی پێش حاسەکە کە هەستیان پێ دەکەین لەوانیشە هەیە ئەڵێ خاوەن هەستە و زیندەوەری زیندووش تەنێکی جوڵاو ینی ئێستا ئێمە وەک تەنێکە سێرکەن هەمووی چییە؟ هەمووی ئەوەی کە لە ناو تعریفەکانە هەیە چییە فیزیکیە من ئێستا من وەک جەستە تەنێکی جوڵاوم وەکەر تەنێکی تر تەنێکی خۆجوڵن ئەمانە و پێناسەکانن کە لە لۆجیکا دەکرێت ئێمە چی بکەین پێناسەی مرۆڤیان پێ بکەین تەنیش کرۆکی جەستەیە ینی ئەو جەستەیە کە مرۆڤەتی تەن جەوەرەکەیەتی کرۆکێتی هەڵێ هەر ئەمەندە دەتوانین بزانین بەڵام ئەمانە بە هیچ شێوەیە گیشمان پێ ناڵێ لەبارەی ئەوەی کە من پرسیارم لێ کردووە ئەوەی پرسیارم لێ کردووە کامەیە ئەوەیە کە گومان دەکات لە هەموو شتێک و ناتوانێت گومان لە خۆی بکات ئەڵێ ئەلێرا باسی دەرتەکەی فەرفیرۆزەکە ئەڵێ دوای ئەمەش یەکسەر هەست بەوە دەکەین پرسیارەکان وەک دەختی بنەماڵە لە قوپۆپیان لێ دەبێت وەکو دەختی بنەماڵەیەک چۆن یەکەم جار یەک کەسە و دواتر نەوەکان ئاوار دەختی لەقی لێ دەبێتەوە ئەڵێ ئەم پرسیارەش وەکو دەختی بنەماڵەوەیە هەتا لەگەڵ یابڕۆین لە قوپۆپی لێ دەبێتەوە هەر دەبێت پرسیار بکەین ئەڵێ تا ئاستی پێویستە ئەوە بەڵگەنەویستە هەموو ئەم پرسیارە جوانانە سەریان لە پوچیەوە دەردەچێت و هیچ ڕوون ناکەنەوە و هەر بەو نەزانیەی سەرەتامان دەمێنینەوە یعنی ئەگەر شوێنی ئەم پرسیارانە بکەوین مرۆڤ بوونەوەرێکی عاقڵە مرۆڤ بوونەوەرێکی هەستیارە جەستە ئاوایە تەن ناوەڕۆکی جەستەیە ئەڵێ لە ڕێگەی ئەمەوە لە ڕاستیە ئێمە ناگەین بە هیچ هەر لە ناو نەزانیەکەی خۆمانە لەبارەی ئەوەی کە ئەوەی گومان نام شتێک دەکات و گومان لە ناتوانێت گومان لە خۆی بکات کێیە هەر بە نەزانی دەمێنینەوە یعنی ناتوانین ئێمە وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە ئپسمۆن ئەڵێ من زۆر خەمبارم بەوەی کە تۆ تەبەن یەکسەر ئپسمۆن کە ئەم وا حساب دەکات کە هجووم دەکاتە سەر چی سەر ئەو زانستەی لە ناو مەکتەبەکانە هەیە و درەختەکەی فەرفیرۆز درەختێکی مقدسە ناوێت کەس دەسی لێ بدات و ئەو تعریفانەی کە بۆ مرۆڤ کراوە لە ڕێگەی فەرفیرۆسەوە ئەمە نابێت بە هیچ شێوەیە دەستکاری بکرێت یعنی شتێکی دۆگمایە و شتێکە کە تەقدیس کراوە دانراوە تەواوەوە وەچە بەوەچە ئەمە سابت کراوە نابێت بە هیچ شێوەیە قسەی لەبەرەوە بکرێت وە فعلەن قسەکردنی دیکار لەسەر ئەم مەسەلانە دواتر تووشی کێشەی گەورەی دەکات یعنی لەلایەن قەشەکانەوە تەکفیر دەکرێت لەلایەن کەنیسەوە تەکفیر دەکرێت کۆمەڵێ ماساتی زۆری بەسەرا دێت تەنها لەبەرچی لەبەر ئەوەی دەڵێ ئەم لۆجیکەی فەرفیرۆس و ئەو لۆجیکە مەدرسەیەکە هەیە و ئەو میتافیزیکە مەدرسەیەکە هەیە و ئەو خواناسیە مەدرسەیەکە هەیە ناتوانێت وەڵامیان پرسیارە بدات تەنها لەسەرەوە یعنی هێزی دیکار لە ڕاستیە لەوایە کە توانیویەتی پرسیار شتێک بدۆزێتەوە پرسیاری لەبارەوە بکات کە ئەم شتە لۆجیکی کۆن پرسیاری لەبارەوە نەکردووە
یعنی پرسیارەکەی گرنگە وە کاتێکم پرسیارە نەکراوە لۆجیک نەیکردووە حتمما وەڵامەکەشی لە ناو لۆجیکی کۆنانیە بەڵام لۆجیکی کۆن چییە؟ لە ڕووی مەدرسیەوە و لە ڕووی دەسەڵاتەوە کە و دەسەڵاتی زانینەوە چی هەیە؟ قودسێتی هەیە لەبەرەوە نابێت بڵێ فەرفیرۆز نەیتوانیوە وەڵامیان پرسیارە بداتەوە جا ئەمیش دێت ئەوە دەخاتە ڕوو کە فەرفیرۆز ئەمەی نەکردو بەڵام ئەپسمۆن لەبەرەوەی کەسێکی مەدرسیەوە شانازی بەوە دەکاکە لەناو ئەو زانکۆیانە و فێرگانە خوێندوویەتی و ئاگاداری هەموو زانستەکانە دیفاع لە چی دەکات؟ دیفاع لە شادەکەی دەکات دیفاع لەو سیستەمە مەدرسەی زانست دەکات و لێرەوە دێت دەڵێ چی دەڵێت تۆ نابێت دیکار چۆن جورئەت دەکەی وەکو بڵێ هجوم دەکەیتە سەر درەختەکەی فەرفیرۆز وەکو درەختەکەی فەرفیرۆز هیچ شخصێکی پیرۆز بێ لە بنەوە بیبڕینەوە ئەڵێ من زۆر خەمبارم بەوەی کە تۆ بەو توندیەوە بێڕێزی بەرامبەر درەختەکەی فەرفیرۆز دەکەیت یعنی ئەمە هەر لێرەوە دیارە ئەس دەکەی ئیپسمۆن لە دۆخێکی ئاعتیقادیایە و ئەوەی بینی لێ دەکاتەوە ئاعتیقادی پێیەتی نەک زانینە چونکە لێرە باسی چی دەکات باسی ڕێز و پیرۆزی و ئەو شتانە دەکات ناڵم وەکو وا بێ درەختەکەی فەرفیرۆسی لێبوو بێتە درەختی بۆ نمونە سوڵتانی ئیسحاق درەختی فلانە پیر کە ئەگەر لە ناو لادێکا یەکێک بچێ شتێک لەو درەختەکە بکاوە قیامەت هەڵبەسێت ئەڵێ ئەو درەختە کە هەمیشە جێگەی سەرسوورمانی زانایان بووە ینی زاناکان زۆر معجب بوون بۆ درەختەی فەرفیرۆز تەبەن ئەمە یەک شتیشمان پێ دەڵێ کە فترەی لاتین بەر لەسەر هەڵدانی فەلسەفەی ئەوروپی بە دیکارت ئەوانیش گرنگیان لە ڕاستیا باین داوە ینی با بە ئەرستۆ خۆی نەداوە بە شەرحەکانی ئەرستۆ داوە فەرفیرۆز خۆی یۆنانیە و یەکێکە لە شارحای گریکیەکانی ئەرستۆ و ئەم هەوڵی داوە منطقی ئەرستۆ سال بکا بۆ تێگەیشتن و ئەوان لە ڕێگەی فەرفیرۆسەوە لە ئەرستۆ دەڕوان ینی فەرفیرۆس ئەوەیە کە لە ناو بڵێن خوێندنی سکولاستیکی کۆنا جێگەی هەیە نەک ئەرستۆ ینی لێرەش ئێمە شتێکی تر دەبینین ئەوە دەبینین ئەوەی ئەسڵە فەرامۆش کراوە ئەوەی کە لە دوای ئەوە هاتووە شەرحی ئەوەیە ئەمە مانا پێیان دەکات بۆچی چونکە تا دێت مەدرسی دەکرێتەوە ئەوە بیرکردنەوەی تێنامێت یانی دەبێتە نەریت ئەو شتێک کە دەبێتە نەریت مەقبولە بۆچی چونکە تۆ دەتوانی منەظەمە ڕێکە ینی مامۆسات هەیە فەرەزەن 50 ساڵە یەک کتێب لە بەردەمیای هەرەوە دەڵێتەوە ئاسانە تۆ هەموو ساڵێک ئەمە دەکەیت و بۆ خۆت ئیشت دەڕوا بڕێەوە ئەڵێ زیاتر لە مەژمون تووڕەم لەوەی کە تۆ هەوڵ دەدەیت ئەوە فێری پۆلێندەر بکەیت کە بە ڕێگایەکی تری جگە لەو ڕێگایە بەدەساتوە کە لە کۆنەوە لە هەموو قوتابخانەکاندا خەڵکی پێفێرکراوە ئەمە تەمان دیفاعێکی سەرسەخت لە چی دەکات لە میتۆدی قوتابخانەکان دەکات لەو سەردەما ئەڵێ تۆ ئیهانە دەکەی بە خوێندن ئیهانە دەکەی بە عیلم تەمان ئەو نایە بەڕاستە خۆ بەم ئەوە بڵێ بە ئیدۆ کەسەمە بڵێ بەس دەیەوێ ئەمە بڵێ و ئێمە لێرا دەنگێک دەبیستین کە لەگەڵ نەریتایە نەریتی زانستێکایە و بەرگری لێ دەکا و دەیە ئەو نەریتە بمێنێتەوە و پێی وایە ئەم نەریتە لە باو باپیرانەمەوە ماوەتەوە دەبێ هەر حکمکە و بوار نامێنێ بۆ ئەوەی ینی وەکو وا بێت ئەو شتانەی کە لە ناو قوتابخانەکانە هەن ئیترەمە کۆتایی بیرکردنەوە و زانست بێ و نەکرێ ئێمە شتێکی تر بخەینە سەر ئەوەی کە هەین و بیل لە شتێکی تر بکەینەوە کە فەرفیرۆز باسی دەکەن نەڵام مشکلەکەی دیکاردەوەیە دەرکی بە شتێک کردووە کە کەس باسی نەکرد ئەمە کێشەکەی ئەمە چۆن ڕێی دەکەیتەوە ئەمە هەر ئەم نەتیجەی لێ دەکەوێتەوە کە نەریت تەکە دەلەرزێنێ لە ڕاستیە چونکە نەریتەکە وەڵامی پێنیە بۆ پرسیارەی کە دیکارت دێنێتە ئاراوە ئەڵێ لە ڕاستیدا تا ئەمڕۆ ناتوانین ڕێگایەکی باشتر بۆ ئەوە بدۆزینەوە کە فێرمان بکە ئێمە کێین جگە لەوەی پلە بە پلە هەموو ئەو ئاستانە بێنینە پێر چاومان کە کۆی بوونمان شەوەگیر دەکەن مەبەستی لە پلە بە پلە لە دەختەکەی فەرفیرۆسە یعنی لە بوونەوەرەوە بین بۆ کوێ بۆین بۆ زیندەوەر و بێن بۆ نازیندوو و بێن بۆ ئەمانە و لێش دێرەشەوە سەرکەوین بۆ سەرەوە ئەڵێ ئەگەر بێت و لەم پلە بەندیا بین و بچینەوە دەتوانین چی بکەین دەتوانین لەلایەکەوە ئینسان لە شتەکانی تر جیا بکەینەوە لەلایەکی تیشەوە دەتوانین بزانین لە نێوان ئینسان و شتەکانی ترا چیا و بەشەیە
بۆ نمونە لە نێوان ئینسان و زیندەوەرا چی هاوبەشەیە؟ زیندوێتی هاوبەشە، یعنی هەردووکیان لەوەدا هاوبەشن کە زیندەوەرن. بەڵام بەوە مرۆڤ جا دەبێتەوە لە زیندەوەر کە عەقڵە، بەوە بەردێک لە زیندەوەرێک جا دەبێتەوە کە چییە؟ نازیندووە. بەوە فلان لە فلان جا دەبێتەوە. ئەڵێ ئێمە ئەگەر بێت و بەم پلانە سەرکەوین و بینە خوارێ چیمان دەست دەکەوێت؟ تەواو ئەوەمان لەبارەی مرۆڤەوە، تەواوی ئەوەمان لەبارەی مرۆڤەوە دەست دەکەوێت کە دەبێ بیزانین. ئەویشتیە ئەوەیە ئێمە دەتوانین ئەو کاتە مرۆڤ لە چی جیا بکەینەوە، لەوانی تر جیا بکەینەوە یا بزانین لە چیا لەگەڵیانە هاوبەشە. لەبەر ئەوە تۆ چۆن قسە بەم درەختە دەڵێیت و چۆن بێڕێزی بەرامبەر ئەم درەختە دەکەی کە سڕی ئینسان و ئەو درەختە نەبێ ئێمە هیچ لەبارەی ئینسانەوە نازانین، چۆن تۆ ئەمە دەکەیت. ئەڵێ هەر لێرەشدا بەرزترین لووتکەیە کە دەکرێت زیرەکی مرۆڤ پێ بکە، یعنی هەر لە ناو درەختەکەی فەرفیرۆسە و لە ناو ئەو لۆجیکە بەدەستیا بەرزترین لووتکەی زانین کە ینی بەرزترین لووتکەیە کە ژیری مرۆڤ و عەقڵی مرۆڤ ئیمکانی ئەوەی هەیە پێی بدا، یعنی ئەوەش هەیە. ئیتر چۆن تۆ یانە بە ئەو مەنهەجە دەکەی کە لە زانکۆکان و خوێندنگاکانی ئەو کاتا هەیە.